ئێمە جیا لە ئەو کار و پیشەی ئەوان کە نیشانی ئەوماندا میوانداری ئەو دوو هاوسەر ئازیزەمان کردووە کە لێرە میوانی تایبەتی بەیانی 24ن ئەویش بەڕێز عارف شێروانیە کە سەرۆکی تۆڕی کۆمەڵی هەنگاوانانی کوردستانەوە لەگەڵ خانمەکەی بەیان محەممەد کە ئەویش بەدایکی هەنگاوانان ناسراوە بە خێر بن بەیانێکی باش بۆ ئێوە بەیانی ئێوەش باش زۆر سپاس زۆر زۆر خۆشحاڵ بووم کە ئێوە ئەم بەیانێ میوانی ئێمن ئێمەش خۆشحاڵترین زۆر سپاس. خاتوبیان پێم خۆشە سەرەتا بەیانیەکەتان وەکو شیرین کردووە بە کارە جوانەکەتان خۆشت شیرین وەک هەنگوین باسێکی پەروەردەکردنی هەنگمان بۆ بکەی و کاری هەنگاوانی چۆنە؟ کاری هەنگاوانی خۆی زۆربەی زۆری دەگەڕێتەوە سە حەز و خولیای مرۆڤەکە بەڵام ئەوڕۆ ئیسان دەبی هەوڵدا هەر بتوانانی هەر کارێکی لە ڕووی مادیەوە بتوانێت بکات دەبی هەولی بۆ بدە. ڕاست کاری هەنگاوانیش کارێکی تۆزێک زەحمەتە بەڵام کە بەبووی پێچوونەوە عنی مەسەلەن لێ ڕادێت لە کارەکەی مەسەلەن تۆزێک ترسی هەیە لەبەر پێوەدان و ئەو شتانە پاشی هەنجیش کە تێناو ئیشەکەت زۆر حەزێکی تایبەتی هەیە بۆ خۆی کاری هەنگاوانیش تۆژێک قرسە. لە سەرەتای دەستپێکردنی چۆن بوو بۆ تۆ؟ لە سەرەتادا ئێمە بە خۆمان لە باب واپیرانەوە پیشەکەمان هەیە بەڵام کە بیدات تقریباً 31 ساڵ دەبی ئێمە کاری هەنگاوانی دەکەین. ئێمە چونکو خۆمان هەر لە هەنگاوانی لەدایک بووینە بۆمە جیاواز بوو لەگەڵ خەڵکی تر. ڕاست بڵێ دروستە. کاک عارف ئێوە بەڕێستان وەکو سەرۆکی تۆڕی کۆمەڵی هەنگاوانان پێم خۆشە جیا لە پەروەردەکردنی هەنگ باسێکی تۆڕەکەمان بۆ بکەی سەرەتا کەی داتان مەزراند و ئامانشتان چییە لەو تۆڕە؟ بەخۆی تۆڕی هەنگاوانانی کوردستان پێک هاتووە لە چەند کۆمەڵەیەک ئەو کۆمەڵانە هەر کۆمەڵی کار و کاری شارەکەی خۆی دەکە بەڵام هەموو شار و شارۆچکەکان بەڵێ هەرێمی کوردستان بەڵێ وەکو تۆڕی هەنگاوانانی کوردستان سەرپەرشتی هەموو کۆمەڵەکان دەکە کار ئاسانیە بەڵام ئێستا پێشتر کە منەزەمات هەبوون و وەزی حکوومەت باش بوو هاوکارێکی باش دەکرا بۆ هەنگاوانان بەڵام ماوەی چەند ساڵێکە لە دوای هاتنی داعش و بڕینی موجی هەرێمی کوردستان ئیتر کاری تۆڕی هەنگاوانانیش سز بووە لەبەر ئەوەی هاوکاری مادی پێویستە ئەوەش ئەرکێکە لەسەر حکوومەت بۆیە تۆڕی هەنگاوانانی کوردستان ماوەیەکە لە دابینکردنی دەوراتی خولی فێرکردن و مەیدانی بۆ هەنگاوانان دواکەوتووە. باشە کاریگەری جگە لەو هۆکارانەی باست کرد کاریگەری کەمی بەرهەمی هەنگ چییە؟ بە تایبەتەم 1-2 ساڵە بەخۆی بەرهەمی هەنگوینی کوردستان یەکێکە لە هەنگوینە هەرە باشەکانی جیهان و ماوەی چەند ساڵێکیشە هەنگوینی کوردستان بە دنیا ناسراوە و زیاتریش ناساندنی ئەو هەنگوینە دەوری سەرەکی کۆمەڵەکان بووە بە خەڵکیان ناساندووە چونکە پێشتر کۆمەڵێک دیعای زۆر گەورە لەسەر هەنگوینی کوردستان دەکرا بۆ نمونە لە ناوەڕاستی عێراق و خواروی عێراق دەیان جار لە سمینار باز دەکرا دانگۆ کەس هەنگوینی کوردستان بەکارنێنی لەبەرەوەی لە کاتی جەنگی عێراق و ئێران سەدام حوسێن کیمیای بەکارهێناوە بەڵام ئەوە پێچەوانە بووە کە ئێمە بەشدار بوون لە کۆنگرەی هەنگاوانانی جیهانی لە ساڵی 2009 لە فەڕەنسا و توانیمان هەنگوینی کوردستان ببین لەوێ لە پێشبڕکێ کە پلەی یەکەمی لەسەر هەموو جیهان بەدەست هێنا و توانیشمان مەدالیای سەرکەوتن وەربگرین بۆیە ئەو سمینار و ئەو دیعای کە لەسەر هەنگوینی کوردستان دەکرا پێچەوانە بووەوە هەر ئەوانەی کە دیعایان دەکرد ئێستا خۆیان مشتری هەنگوینی کوردستانن خۆیان بازرگانی پێوە دەکەن. ئەوە زۆر باشە. خات و بەیان کاتێکە هەر ئاژەڵێک یاخود باڵندەیەک یاخود ئەو مێروانە بەخێوەکرێ هەڵبەت ئەرکێکی قورسیان هەیە لە بەخێوکردنیان جا بزانی نەخۆشە ساغا یاخود کاتی زۆر بوونیان ئەو کێشانە چییە کە تووشی هەنگەکانتانە بێ؟
ئەو کێشانەی کە تووشی هەنگ دەبن وەکو نەخۆشی ڤاڤایە مەسەلەن دەبینی لە ڕووی شاهنگەوە مەسەلەن شاهنگەکە لە پەک دەکەوی بۆ نمونە وەکو تۆزەی گەنە هەیە لە هەنگەکان دەدا تووشی باڵاقوتە دەبن ئەو نەخۆشیانەیان توش دەبیت تووشی مەسەلەن بۆ نمونە زستانان کە مێژ دەچیتە متبوونەوە لە کاتی بەهاران دەبی زوو ئانی زۆ ئاگاداریان بی تووشی قەبزی دەبن بێ ئەوەی چونکو جولیان نییە حرەکە و تشتیان نییە بەوەی ئازانی کە نەخۆشن جوڵ و حرەکان کەمە بێتەوە نەخێر وەچی دیش هەیە مەسەلەن بۆ نمونە گەنە هەیە دەکەوتە ناوهەنگ بارەکەی قوت دەکە بۆ نمونە یان شاهنگەکە پەلەکی دەڕوە یان لە کار دەکەوی چارەسەر چیە بۆ ئەو کاتە چارەسەر ئەوەیە دەبی دا و دەرمانی بەکاربیێنی بۆی لە دەرەوە ئاسانە دەرمان پێدان بە مێرووە وردە نەخێر مەڕێک بەرخێک بەخێوەکەی نەخێر ناوەڵە دەرمانی خۆی تایبەتی هەیە چارەسەرەکرێت باشە چۆن ئەتوانن ئێوە چەند جۆرێک لە هەنگوین بەرهەم بهێنن چەند زۆری هەنگوین زۆری هەنگوین هیچ جۆرێک هەنگوین هەنگە بێت و بەس هەنگوین هەنگوینی ئەسلیە دەگەڕێتەوە سەر هەنگەوان ئەو هەنگەوانانەی کە هەنگ بەخێو دەکەن هەیە هەنگوینی خۆی بە تەبیعی ینی هەنگوینی تەبیعی هیچ ئەوەی تێدانی ئەشکالی تێدانە ئەو هەنگوینانە ئەو مێشانە گەڕۆکن دەگەڕێن دەگەڕێن دەبی ئەو هەنگانە ینی دوور بخەیەوە لە بازاڕ و تشتیوانە لە بە شیرینی و بۆ نمونە دەچیتە سەر قۆدیە بیپسی و شەکرات و مەسەلەن شیرینی ئەو تشتانە دەبی ئەو کاتی مەوسمی هەنگوین دەبی هەنگەکان لە ئاوەدانی دوور بخەیتەوە ڕاستە باشە چۆن بزانین هەنگوینێک هەنگوینی ساغر چەندەمە پرسیارێکە هەرکات لە هەنگوانێکە کرێڵێک قورسە بەڵام بۆی هاوڵاتێک بزانێت کە ئەم هەنگوینە هەنگوینێکی ساغە مێشەکە یاخود مێشانگەکە تەنها شیلەی گوڵەکانی کۆکردۆتەوە و لەوە دروست بووە ئەوە تەنها دوو ڕێگای هەیە ئەگە بزانی هەنگوینی ئەسلیت هەیە یەکێکان مختبەرە ئەوی تریش دەگەڕێتەوە سەر سیقەی هەنگەوانەکە باشە ئەگەر هیچیمان دەست نەکەوت چی بکەین زۆر یعنی چ ڕێگەیەکی سروشتی هەیە زۆر جار کەسێک بۆنیە هەر بە بۆنی هەنگوینەکەیان ئەگەر بپچڕێ و زوو هەنگەکە ینی شیلەکە بێتە خوارە ئەومە ئەو تشتنیە ئێستا هەیە ڕەباش دروست دەکەی شیلەی ناپسی مەسەلەن دەبینی ڕێژەی ڕتوباتی کمە لە ناوی بە شیلەکە دیتە خوارێ ئەوە ناپچڕێ بەس هەگەر بێت و هەنگوینی ئەسلی دیار ناگری غەیری مختبەر و ئەوە نەبی سیقەی هەنگەوانەکە باشە کاک عارف کەواتە چەند جۆری ئێستا وتان هەنگوین بۆ خۆی هەنگوینی ساغە بەڵام ئێوە چەند جۆرێکتان داناوە لەسەر مێزەکە باسێکی ئەم جۆرانم بۆ بکەن یاخود ئەمە چی دیکە لەگەڵ یاداتان ناوە بەخۆی خەلکی کوردستان هەنگ تەنها بە هەنگوین دەناسی بەڵام بێزگە لە هەنگین هەنگ خاوەنی کۆمەڵێک بەرهەمیترە کە گشتیان لە هەنگین بە نرخترن بۆ نمونە ئەوە بە کوردی پێرێن دەرمێ و یان بە بادینی پێدەرن پێنداوە بە عەربی پێرێن عەکبەر بە ئینگلیزی پێرێن پرۆپۆلس کە تەمەنی 1000 ساڵە خاستن بۆ ئەوانەی کە مەسەرەن بۆ فیرعەونەکان بۆ ئەو خەلکانەی ڕەئیسەکان کە دەمرن پێمۆمیا دەکرێت تەنها شتێکە کە ئۆکسیدین بە ناویدا تێپەڕ نابیتن ئەو عەکبەرە پرۆپۆلس ئیتر وەکو دا و دەرمانیش بەکاردێ بۆ خواردن ئەمە لە چی وەرگیراوە لە شانەی هەنگە لە شانەی وەرناگیرێ هەنگ لە دەرەوە کۆی دەکاتەوە لە سمخی دار و شتیوا دینێتن کۆی دەکاتەوە و نرخەکەشی تقریباً 1 کیلۆی تا $200 دەڕوە قیمەتەکەی لێرە بۆچی بەکارە هێنرێ لێرە زیاتر بۆ دا و دەرمان بەکاردینن ئەوانەی توپ عشاب بۆ جیادەرمانی بۆ مەعیدە بۆ قۆلۆن بۆ پرۆستات و شتیوا بەکاری دینن لەگەڵ چەند دەرمانێکی دیکە تێکەلی دەکەن و سوودی زۆرشیان لێ بینیوە باشە ئێمانەی دیکە چییە؟ ئەوەی دیکە مەسەلەن خۆراکی شانە خۆراکی شانە خواردنی تەنها خواردنی شا هەنگە ئەوە لە سەری هەنگەکانەوە دەردەچی زۆر کەمیشە بە غەرامە هەر غەرامێک تقریباً لە نزیکەی 10,000 دینارە زیاتر بۆ ئەو کەسانە بەکاردێ
ئەوانەی بە تەمەەن دەبێن یان ئەو ئافرەت و پیاوانەی کە منالیان نابیتن بۆ ئەوانە زیاتر بەکاردێتن ئەوەی دی هەڵاڵەیە ئەوە هەڵاڵەیە کە هەنگ لە گوڵ کۆی دەکاتەوە لە وەختی بەهاران ئەوەش بۆ دا و دەرمان بەکاردێ لەگەڵ هەنجین دەخورێ لەگەڵ ڕەشکە دەخورێتن واتە بۆ خواردنیشە بێت بۆ خواردنیش دەبێت زۆرە بۆنی خۆشە بۆنیشی خۆشە ئی گوڵە بۆنی گوڵە ئەتوان بۆنی بکەم بۆنەکەی زۆر خۆشە ئێوە کە کاتێ سەفەری دەرەوەتان کرد یاخود بەشداری ئەو فستیڤالانەتان کرد تەنها هەنگوینتان بریا ئەو بەرهەمانەشتان برد بەوانتان ئاشنا کردووە ئێمە تەنها هەنجینمان بردووە زیاتر پێشبڕچیەکە لەسەر هەنجینێکە دەرێ هەنگ و هەنجین زیاتر لەسەر باش ئێستا من چەند جۆرێکی ئەی ئەمەیان چیەوەی کە لە شوشەکەیە لێرەدا شتێکەیە پرسیارەکە زۆر لە جێ خۆیدی چونکە خەلکی خۆمان تا ئێستا لە هەنجین ئاشنا نەبوونە هەنجین خۆی نسبەتێک شەی تێدا ڕتوبەتدا 16.7 تا 7 ئەو هەنجینە کاتێک هەواسار بوو دنیاسار بوو لە پلەی 14 بۆ 7 ئەبەستی تەبەلور دەکا ئەوای لێدێ هەر هەنجینێکی نەیبەست ئەو های لێنات ئەو هەنجینە ساختەیە دەستکاری کراوە یان موادی دیکەی تێکراوە ئەو موادانەی تێشی دەکرێن موادی زۆر خەتەر ناکەن ناکرێت بە هیچ شێوەیە خەڵک بیخوا بۆ نمونە ئەو هەنجینە ئەوە هێناومە با نەبیتە دیعاە کە مارکە و شتی خۆی لەسەر شریکەیەکە ئی دەرەوەیە ئەوە 12 ساڵە تا ئێستا نەیبەستووە لە 2010 تا ئێستا ماوە نەشی بەستووە بۆ باشەکەواتە بەسەرچێت ینی کاتی ماوەی تەواوبوونی بەها خۆراکیەکەی لە دەسایە هەنجین تێکناچی خۆی ئەنتیبایتیکە لە ئەهرامیەکانی مسر کە هەنجین دۆزرایتەوە لەو کاتڕە بۆ ئێستا شەربەکەلکی خواردن دێتن هەنجین تا 4000 ساڵی شتێک ناچی ئەمینێتەوە بەڵام لە شوێنێکی وابێتن شوێنەکەی سارد بی تۆزێک تەبەلور بکە کاتێک تەبەلوری کرد بەستی بەو شێوەیە دەمینیوەچی خۆی دەمینی تێکناچی شوێنەکەی ساردبی بەڵام ئەم جۆرە هەنجینە ئەبێ چونکە قیمەی غەزایی هەیە مواد و مەعادنی زۆر تێدایە هەرێکە وەزنی خۆی هەیە کێشی خۆی هەیە ئەنیشێ ئەبێ هەموو 6 مانگ جارێک جوولەی پێ بکرێ ئەزا ئەگەر لە تەنچێک بی لە شتێک بی تێک بدرێتن ئەگەر شوێنەکەشی سار بوو ئەی بەستی وەکو ئەوەی لێدێ بەڵام ئەگەر شوێنی چاکە بێتەوە ئەگەر شوێنەکەی گەرم بوو ئێستا ئەو هەنجینە ئەگەر بتەوێتن بزانی داخۆ ئەسلیان ئەسلینە یەکسەر لەناو ئاوی گەرمی دابنێ بەس ئاوەکە زۆر گەرم نەبی لە پلەی 50 تێ نەپەڕی چونکە کاتێک لە 50 تێپەڕی لە 50 تێپەڕی ئیدی قیمەی غەزایی ئەکوژی لە ناو ئاباتن ئەبێتن تێک بدرێتن دێتەوە سەر دۆخی جارانی هەمان ئەم هەنجینە لەگەڵ ئەم هەنجینە یەک شوێن و یەک جێگایە هیچ جیاوازیەکی نییە بەڵام ئێمە وامان لێ کردو ئەوە ببەستی بۆ ئەوەی بینەران بیبین و سوودی لێوەربگرن باشە خاتو بەیان کاتێک کە هەنگوینێکی ساخ بەرهەمەهێنن ئەگەر باسی کولفەکەی بکەین هەنگوینێکی ساخ کیلوی بە چەند دەرەچێتەوە بۆ ئێوە بۆ ئێمە وەڵی ئەوە دەگەڕێتە خۆی سەر ئەو مەسروفاتەی کە لە هەنگ دەکرێ ئێمە بەجێرەی ئەوەی سعریدا دەنینە سەری باش ئێستا زۆر جار خەڵکێک هەیە بۆ ئستەغلالکردنی هاوڵاتیان بۆی کە بڵێ هەنگوینێکی ساغا سعرێکی زۆر زیای لەسەردانێڵ لە شاخێناومە ئەمە کیلوی بە 100,000 خود ئەوەنە دۆلارە زۆر گرانترە بەڵام ئەگەر بەگشتی ئێوە باسیکە نەک تەنهاوی خۆتان هەنگوینێکی ساخ بەو زەحمەتیانەی کە بەرهەمە هێنرێ کیلۆی بە چەند بفرۆشێت تەواوە دروستە هەنجین خۆی دەگەڕێتەوە سەرەوەی ئەنی نرخی هەنجین دەگەڕێتەوە سەر ئەو مەسروفاتەی کە لە هەنگ دەگرێت بۆ نمونە مەسەرەن دەبینی هەنگ گەڕۆکە دەگەڕێ هەنگت گەڕا مەسروفاتی مەسەرەن دەبینی ئی سەیارەیە ئی دا و دەرمانی هەنگەکەی ئی نەخۆشیەکانە ئەو لەگەر ئەوەی مەسەرەن بۆ نمونە لە بەجێرە ئەو مەسروفاتەی کە لی دەکرێت سعری دادەنرێتە سەرێ بەڵام ئەوەی کە دەرێ دیعادەکە مەسەرەن بۆ نمونە دەرێ ئەوە هەنجینی شاخە و ئیدارە نە بەلعکەس ئەو هەنجینی ئەو هەنگارەی کە گەڕۆکن مەسەرەن لە شوێنە دەبرێتە شوێنێکی تر ئەو هەنگە زیاتر کوالیتی هەنجینەکەی بە کوالیترە بۆ نمونە بەڵام ئەوی لە دارێدایە لە یەک شوێن کار دەکە لە یەک شوێن کار دەکە بۆ ئەنی هیچ ئەوەی نییە
مەسەلاً ئەوەی ڕغبەتی زۆر زیاترە لەوی ئیدارەکەی چونکە ئەو هەنگ مێشانەی گەڕۆکن لە شوێنی زیاتر کادەگەن زیاتر دەستە سەر گول و گوڵزار و ئەنێ ئەو لە هەرێمی کوردستان هەنگی کێویمان هەیە ئەتوانن هەنگوینی شاخەکان کە خۆیان کەستێک نییە پەروەردەیان بکە ئێوە ینی دەوڵەمەندە هەرێمی کوردستان بەو جۆرە هەنگ و هەنگوینە بەڵێ هەیە بۆ نمونە ئێستا ئەمە هەنگمان زۆرە کاتی ئەو هەنگە بۆ نمونە لە ناو خۆیدا زیاد دەکات مەسەرن بۆ نمونە شڕغەدەدا شڕغەدەدا پێڕا ناگەنیان ئەوە ئەو بەشێک جیا دەبتەوە دەچی لە جێک لە شوێنێک لە شاخێک بۆ نمونە لە ناودارێک کە بۆ شای هەیە ماڵێک بخۆی دروست دەکات ئەو هەنگە چوی دەبی بۆ نمونە دەبتە هەنجی چوی لە چیاکە بەڵێ ڕاستە کاک عارف پێم خۆشە دوایین پرسیار لە بەڕێستان بکەم ئەو هەنگوینەی کە ئێوە کۆی ئەەکەنەوە یاخود بەخێویەکەن تا چەند گۆڕانکاری کەشوهەوا کە ئەم 1-2 ساڵە هەبووە لەسەر جیهان کاریگەری هەبووە لەسەر هەنگ لەسەر مێش هەنگ ئەو دوورکراوتنەوەیان و لەگەڵ کەمی بەرهەمەکەشیان بەخۆی کەشوهەوا تەسیرێکی زۆری هەیە لەسەر بەرهەمی هەنجین چونکە بۆ نمونە ئەم ساڵ لە شوێنە خۆجیەکان ئەوانێک کە هەنجیان لە شوێنی خۆ سابت بوو نانبر بوو بۆ کوێستان یان نیمچە کوێستان بەرهەمێکی زۆر زۆر باشە بوو لە چاو ساڵی ڕابردوو ساڵەکانی پێشتر هەنجین زۆر بوو بەڵام لە کوێستان هۆکارەکەی کەشوهەوا بوو ئەو هەنگەوانانەکانی خۆیان ڕاگوێزی کوێستانەکان کرد بوو بە هیچ شێوەیەک هەر لە پارێزگای سلێمانی بگرێت تا زاخۆ لە ناوچە شاخاوەکان بەرهەم نەبوو بە هیچ شێوەیە ئەو پرسیاری پێشتری شت لە خاتوبیان کرد لەسەر هەنجین پێم خۆشە هەندێک بەوازەحتر جوابی بدەمەوە هەنجین نرخەکەی ئەوەندە گران نییە کە خەڵک ئەستغلالی دەکا بۆ نمونە دەچێت شوێنێک ئەڵێ کیلۆی 100,000 یان زیاتر یان ئەمە هەنجینی دارە نەخێر بە پێچەوانەوە هەنجین نرخەکەی لە دەوری 40,000 تا 50 تا 6,000 بەڵام خەڵکانێک کە دەچی دەرێ بە 100,000 قەنەعەتی بۆی دێ زۆر جار خەڵک هاتیەوە بۆ لای ئێمە بۆ نمونە مەسەن 1 کیلۆ هەنجینیشی لە بە 40,000 دینارە کە لە تاقیگاش هەموو ساڵێک ئێمە تاکید لی دەکەینەوە سەر ڕای ئەوەی کە خۆشمان لی تاکیدین کە 100 سروشتیە کیلۆی لە 40,000 دەرێ کاکە ئەرێ هەنجینی ئەسلەکەمان نییە بۆ بە 40,000 ئێمە زانیمانە بە 80,000 بە 100,000 لە عینی وەختیشدا هەنجین خۆی 100 قیمەی غەزایی هەیە بەجێری ئەو قیمە غەزایانە کوالەتیەکەی بەرز دەبێت و دادەبەزیتن ئەوە پامێکی باشە بۆی تر هاوڵاتیان بزانن کە هەنگوینی ئەسڵ بەو هەموو زەحمەتی کە ئێوە ئەیکێشن و کوێەکەنەوە هەنگەکانتان بەو جۆرە پەروەرداکەن کیلۆی بە 40 بۆ 50,000 خەڵک ئەوە نە ئستقلال نەکرێت ئەم ساڵ هەر لە بەسراوە بگرە چونکە ناوەڕاست و جنوبی عێراقیش گرێدراوە بە هەنجینی هەرێمی کوردستان ساڵانە هەنجینێکی زۆر دەبن بەڵام هەر لەوێوە هەنجین زۆر بووە کە زۆر بووە ئەم ساڵ لە هەموو ساڵێک هەنجین نرخەکەی کەمتر بووە کە هەموو شتێک گران بووە بە عەکسەوە و بازاڕی ڕئیسیشی لە ئیماراتی عەرەبیە کە هەنجین پارساڵ ئێمە توانیمان 51 تەن هەناردەی دەرەوە بکەین بەڵام ئەم ساڵ داواکاری لەسەر نییە لەبەر ئەوەی دووەلیەن نرخی هەنجین دابەزیوە زۆر باشە کاک عارف شێروانی و خاتوو بەیان بۆ هیوایم کە نمونەتان زۆر بێ ئینشاءڵڵا بەرهەمی ئێوە بگاتە هەموو جیهان و لە ئیشەکەی ئێوە کوردستانیش ببێتە یەکێک لە وڵاتە دیارانەی کە یاخود ئەو شوێنە دیارانەی هەنگوین و بەرهەمێکی براندی جیهانی هەبێت من خۆشحاڵ بووم کە ئێوە میوانی ئەمە بوون ئێمە سپاسی ئێوە تەلەڤیزیۆنەکەتان دەکەین کە لە هەموو شوێنێکەن و زۆر خزمەتی هەنگیشتان کردووە بەردەوام هەموو ساڵێک چەندین بەرنامەتان کردووە بەڵام داواکاریشم لە حکوومەتی هەرێم وایە و لە وەزارەتی کشتتوکال وایە بە تەنگی هەنگەوانانەوە بێن یارمەتی هەنگ بدەن چونکە هەنگ شتێکی سەرەکیە ژیان گرێدراوە بە هەنگ کشتتوکال گرێدراوە بە هەنگ هەر کاتێک هەنگ لەسەر زەوی نەما بۆ ماوەی 4 ساڵ دەبتە هۆی نەمانی مرۆڤ و کشتتوکال ڕاستە دروستە خۆشحاڵ بووم دووبارە باس